نیگار حەمەد محمود کەریم دانیشتوانی شاری کۆیەمە دەستەی دامەزرێنە لە ڕێکخراوی ئۆسکار بۆ پەرەپێدانی تواناکانی خانمانە ئەوڕۆکە 22/11/2023 بازار دەستمان کردی بە بازارکردنەوە بۆ ئەو خانمە جوانانەی شاری کۆیە بۆ ئەوەی ینی کاڵەکانی خۆیان لێرە ساختکەنەوە بازارێکمان لە بۆ کردیتنەوە بۆ ئەوەی کە یعنی ئەو ژنانە کە لە ماڵەوە کاری دەزڕەنجینی دەکەن جا خواردن بی کاری ڕستن و چنین بی هەر ئیشێک بی کاری دەستی بی ئەمە ئەو بازارە نەماندۆ کردینەوە لە بۆ ئەوەی لە ماڵەوە دەربچن یعنی چاوەڕێی ئەو بەرهەمەی بن کە دەیفرۆشن لۆ خوانەوەی بژێوی ژیانی خۆیان پێدابی بکەین داوا دەکەن یعنی لە هەموو ژنان کە بەشدار بن یعنی ئەمە بازاریان لۆ دەکەینەوە ساڵانە گەر بکرێ باردۆخ گونجاو بێ ئەمە هەموو ساڵێ جارێک بازارمان لۆ کردینەوە لە بۆ ئەوەی کاڵەکانیان ساغ بکەنەوە لەو بازاڕیدا یعنی پێمان خۆشە خانمان کە بەشدار بن لە هەر بوارەچوی لە هەم بوارە خواردەمەنیە ڕستن و سنینە یعنی شیرنەمەنی هەیرکاری ئیشی هەیرکاریە یعنی ئەوانە پێمان خۆشە هەر خانمەکەیە لە ماڵەوە پەیوەندیمان پێ بکەن. ئەم ئارا هەردێتە منم سێزە سارە ئەوڕۆ لە فیستیڤاڵی پاییزەی ڕێکخراوی ئۆسکار بەشداریم کردەوەکو کچێک کە کارەدەستیەکانی خۆی نمایش بکات کارەدەستیەکانی خۆم هەمویان لە شتی چنین و من و گوارە و بازن و حێل و مێخەک و لە شتی کوردەواری و متمواری مۆری پێکاتە پێویستە ڕێکخراوەکان زیاتر پەرە بە فیستیڤاڵکردنەوە هەموو شتە بدەن لەوەی ئەمە بتوانین توانای خۆمان دەربگرین خەکە کە بەردەی لە جێیەک دەکردرێت بینەکانی لە جێیەک دەکردرێت مۆریە بەردەکانیان شوشەکانی مەرجانەکان هەموو شتەکانی لە جیا دەکرێت و بۆ جۆرە مروانکەی زۆر ناسنجا پێدێت. بەخێر بێن دەستان خۆش بێ سپاس بۆی هاتن دەمەوێت لێرەوە لە پێشدا سپاسی ڕێکخراوەی ئۆسکار بکەم کە بەردەوام خەریکن خزمەت بە هەم کولتور و فەرهەنگی ئەم کۆمەلگایە دەکەن هەم ئەو ژنانەی بەڕاستی نەبیندراوەنی یا ئەوەی کە توانایی ئەویان نەبوو و بێنە دەرەوە کار بکەن توانیوانە خزمەتێک بەو ژنانە بکەن ئەو ژنانەی کە لە بواری مادیەوە سەربەخۆ نەبوون ئەمە بە جۆرێک دەرفەتێکە بۆ سەربەخۆبوونی بواری ئابووری و بواری فکری کە تۆ بواری ئابووری سەربەخۆ بێ حتممە فکریشەوە سەربەخۆ دەبی من یەکەم جارە لێرە بەشداری دەکەم بە مۆم و بە کاری دار و کاری مەدالیا و بەت و بە هەموو ئەو شتانی کە لە دەستم هاتوو لەبەر دەستم بووە توانیمە شتێک ساز بکەم و لێرە بەشدار بم. من مامۆستا سەمیرە یاسین بەرپرسی پرۆژەکان ڕێکخراوی ئۆسکار بۆ پەرەپێدانی توانەکانی خانمان ساڵانە چەندین پێشانگای دەکەینە بۆ خانمانی دەستڕەنجین خانمە دەستڕەنجینەکانمان کە بە ئیشی خواردەمەنی شیرنی هەروەش خواردنی فۆلۆکلۆری کاری دەستی شتی جوانکاری ماڵەوە لەبەر ئەوەی زۆربەیان کەوە دەرچووی دانیشتگان و دەرچووی زانکۆکان و دەرچووی پەیمانگەکانن لەسەر دانەمەزران و ئێستا کە ئەو کارانە دەکەن. خۆشبەختانە دەرگایەکی باش سۆشال میدیا بۆ خانمان بەبێ ئێستاش هەر لە ڕێگەی سۆشال میدیاوە ئیشەکانم عرض دەکەم هیچ دوکان و شوێنێک نییە کە لەیان بفرۆشم هەموو ئیشی مەچەک و دەستە بەبێ ئەوەی بەکارهێنانی هیچ ئامێرێک یان ئەدەواتێک بۆ دروستکردنیان ئەلحەمدوللا بۆتە سەرچاوەیەک بۆی بتوانم خۆم پێ بگەێنم.